گۆڕانکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە موبایلی 0970 470 52 64. ڕادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی هونەرمەندان. عزیز بیالا بادشاهانه قسەی دڵت بۆ من بکە بە زمانت باوەڕ ناکەم چونکە درۆم لەگەڵەکە گیانت تا چاوانێ تا فرمێستت نەبن بە باران من و ئازار و بێکەسی من و ئازار و بێکەسی دەست لە ملاوین هەر وەک جاران yaran gambarım, yaran gambarım, yaran gambarım, yaran gambarım. Her min serşeva, her xwam gambarım. Her min serşeva, her xwam gambarım. Her min çawarwan diye kararım. Her min çawarwan diye kararım. Her min nasazu çawtaroş yarım. Her min nasazu çawtaroş yarım. دووکاڵی ئاهم دنیای کردووە دووکاڵی ئاهم دنیای کردووە سەفی گەردوونی کورکون کردووە هەر ئاهی منە سەمای کردووە هەر ئاهی منە سەمای کردووە سەفی ئاسمانی کورکون کردووە سەفی ئاسمانی کورکون کردووە یاران غەمبارم ئاخ یاران غەمبارم یاران غەمبارم
درداداری تو ناشنه عزیزکی متخوا پروانه خیال عزیزکی من پروانه خیال بمگیر باش بمبروما بمگیر باش بمبروما خودو سوێندت خوار بەخوای بەڵادەست خودو سوێندت خوار بەخوای بەڵادەست هەتا تومابی من نەدا لەدەست مەیلت بەکێدات خوا بەقات بەکێ بەست مەیلت بەکێدات خوا بەقات بەکێ بەست یاری تازە دگێت منت چوو لەدەست یاری تازە دگێت عزیزکی دڵخوا پەروانەی خەیاڵ عزیزکی من پەروانەی خەیاڵ بمگیرە باش بمبەرەوما بمگیرە باش بمبەرەوما ئەمن و تۆ لەبیرت خوا یەک ناچینەوە ئەمن و تۆ لەبیر یەک ناچینەوە هەتا ڕۆژێ دێ ئەزیزم یەکەگرینەوە هەتا ڕۆژێ دێ ئەزیزم شادەبینەوە هەرچێکم هەیەت خوا لە دارەی دنیا هەرچێکم هەیەت خوا لە دارەی دنیا دەیدەم بە ماچێ ئەزیزم بەتاقی دەرەنیا دەیدەم بە جوانی بەتاقی دەرەنیا ئازیزەکەی دڵ پەروانەی خەیاڵ ئازیزەکەی دڵ پەروانەی خەیاڵ بمگیرە باش بمبەرەوما بمگیرە باش بمبەرەوما سڵاتان لێبێ ئەزان و خۆشەویستان خۆم بە خۆشحاڵەزان ئەمڕۆ جارێکتر هاتمەوە خزمەتتان لە بەرنامەی یاری و دیاری بەرنامەی یاری و دیاری بەرنامێکی هەفتانەی رادیۆی میلی گەڕیانە و هەموو ڕۆژانێکی سێشەممە کاتژمێر 3 پێشکەش دەکرێت با هاوکاری هاوکارانم ڕازگۆ کاکدابان هاوکار ئەمڕۆ هاوکارمن و هەروە با سپۆنسەری کوتاڵی نما ئەم بەرنامە پێشکەش دەکرێت بەخێرهاتنی کاک سۆرانەکەی کاک سۆران بەخێر بێت ئەو دەرگیان تۆش بەخێر بێت خۆشحاڵم کاک سۆران گیان کە ئەمڕۆ میواندارێکەوە قبول کرد زۆر زۆر سپاس ئێمەش خۆشحاڵترین ڕێز خۆشەویستین بۆ ئێوە سپاس بۆ میوانداریە جوانە سپاس بۆ توی ئازیز بۆ ستافە جوانەکەت و بۆ تۆی وەڕێز زۆر سپاس بەڵێ ئازان و خۆشەویستان وا دیارە ئەمڕۆژ یاری کڵاوێنمانێت لەگەڵ پرسیارێکمان ئامادە کردو بۆ ئێوە ئازیز و خۆشەویست پرسیارەکەمان دەڵێ محەممەدی ماملی لە ساڵی چەند کۆچی دوایی کردەوە ساڵی 1990 یاخود ساڵی 1990
ئێوی ئازیز و خۆشەویستن لە هەر کوێ بن گوێبیسی دەنگی ئێمە بن ئەتوان بە خۆشحاڵی لەگەڵمان بەشدار بن لا سەر ژمارەی مۆبایل 0 471 52 64 یاخو 0 5 چاوەڕوانی پەیوەندەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستن بە خۆشحاڵی ئەچمە لای یەکەم پەیوەندی ئەمڕۆمان بەڕێز خاتی و شیلان لە کەرکووکەوە شیلانگیانم کاتەوە باش ئەم کاتێک دەستۆتێن بەرنامەتی یەکەم سپاس خاتی و شیلانی گوڵ سپاس بۆ توێشی گۆڵ بە خراپنی و میوانی شەکەم کاکسۆران سپاس پێوەش دەنگ و باش شیلانگیان لەخوا بەزداوێ وەڵا باشین ئێوە باشن سپاس بۆخوا ئێمە باشن نەگەر تۆ باش بیت یاخوا هەر باش بن دەنگ و باش شاری کەرکووک وەڵا عیبی نییە هەنا دەنگ باسی کەرکوو لێوە پرسم من وەڵا باشە عیبی نییە عیبی نەبێت شیلانگیان زۆر خۆشحاڵم گوێبیسی دەنگی تۆی خۆشەویست من خۆشحاڵترم دانەخەن بەڵێ شیلانگیان وەڵامی پرسیارەکەی تۆ یاخو یاری کڵایانمان لەگەڵەکەی وەڵا باش سەڵا وەڵامی پرسیارەکە دەمەوە فەرمووگیانی من بەس وەڵا بانەخان من دوو خەڵاتم لاتانە ترسم ئەمەش بێت هەستێ خاتۆ شیلان خەڵاتەکان وەرنەکردۆ نەوەڵا من داوای لێبوردنەکەم مۆدێرە بەڵێ یاڵێ داوای لێبوردنەکەم شیلانگیان بە زووترین کات خەڵاتەکانە کاتە دەستەوە من تەنها بڕواکە بەرنامەکە پێشکەشەکەم بۆی ئاگداری خەڵاتەکان نەبووم بە زووترین کات هەوڵێم خەڵاتەکان بگاتە دەستت بەڵێ ئیشەڵا دەستان خۆشێ پرسیارەکەم بۆ دووبارەکێکە بەرک نەبێ محەممەدی ئیمامی لە ساڵی چەند کۆچی دوایی کرۆ ساڵی 1990 یاخۆ 99 بەڵێ بە ساڵی 1970 بێ ئیشەڵا 90 بێ بەڵێ باشە ئازیزی دڵم منە جواب بۆ نووسم تا کۆتایی لەگەڵمان بە سپاس بۆ پەیوەندی بەڕێز خاتوشن با خۆشحاڵیە هەر لە شاری کەرکووکەمێنەوە پەیوەندی بەڕێز خاتوو منەی گوڵ وەرەگرم منە گیانم کاتەوە باش خاتوو منە خاتوو منە ئەم کاتەوە باشوانە گیان باشتر بۆ تۆی خۆشەویست گیانی من قوربانی تۆ بووم پشکە جوانەکەی خۆم هەر لە کەرکووکە سڵاو خۆشەویستم بۆ توی گوڵ هەیە قوربانی تۆ بووم منە گیان خۆشحاڵم جارێکی تر گوێبیسی دەنگی تۆی ئازیز بوومەوە زیاد لە گەیش خۆشحاڵم بەڕاستی سێشەمان دێ بەرنامە جوانەکەی تۆ هەر تاوەڕێکم مەتا بێتە کاژمێر بێ حەدیە تاوەڕێکم بۆ خواتە کە ڕۆژی سێشەمان دێ لەبەر تو حەزەکەم گیان من خۆشحاڵم کاتێک گوێبیسی تۆ سەرجەم ئازانە بم خۆشەویستی گوڵی تۆ خۆشەویستیم بۆ بە کاتانەی لە کۆنتترۆل و لە پەیوەندەکانن کەسیان خۆشی بە خراپنیە و نێرمەندە ئازیزاناکەم و سەرکەوتم بن بەڕاستی ساڵی خۆش بوو دوای تەمەندرێژی و لە شتاغی بۆ خوازم ئێمەش بەیان کاکسۆران بەردەوام بێت و بەڵێ منەیگیان یاری کڵاینمان لەگەڵێک یا خۆڵامی پرسیارەکەیتەوە وام ڕۆ حەزم لێ یاری کڵانکەم بۆ یەکەم دەبەت بەجار جار پرسیارەکە دەمەوە ئەمونەیگیان ئێستاوا دیارەیە ئەتوانی یاری کڵایەن کە یا خۆڵامی پرسیارەکەویتەوە دێ لە بازار پرسیارەکە بدەمەوە دا باشی گیانی من تا 1999 بێ باشە قوربانە بە من جواب بۆ نووسم منەی عزیزی منی بانێک گیان خۆشەویستی سپاس تۆ شەروان منەیگیان خۆشحاڵ بووم گوێبیستی دەنگی توی عزیز و خۆشەویست بووم ڕێز و خۆشەویستم بۆ سەرجەم ئازان و خۆشەویستان کا لە شاری کەرکووکەوە پەیوەندیەکەن کاچە با خۆشحاڵیەوە ئەچمن لای پەیوەندی بەڕێز کاک فەیسڵ کاک فەیسڵ کاتەوە باش کاک فەیسڵ کاتەوە باش کاک فەیسڵ کاتەوە باش الوتي لا يقال لي بقتي ما وقت الباس عزيز براكم قال اسباس خوتي البرهما كتندكم سپاس قال اسباس سپاس بۆ تۆی عزیز بەڵێ کاک فەیسڵ گیانی وڵامی پرسیارەکەیتەوە یاخود یاری کڵایەنمان لەگەڵاکەی بله زحمة النبي بمن برتباق بدوباركي بس چاو پرسیارەکە بله هنا من محمد ماملی لا ساڵی چەند کۆچی دوایی کرۆ ساڵی 1990 یاخود ساڵی 1999 قال هاوكاري لەگەڵ هاوکاری هەرچە من هاوکاری نییە قال هاوكاري نوتو نەوتنەوە بۆ نووسین بله باشە با قوربان ئێمەش وا بۆ نووسین سپاس بۆ پەیوەندی کاک فەیسڵ کاک سۆرانگیان کە سەرەتای هاتن ناو دنیای هونەرەوە چی ساڵێ بوو وەڵای من ئەگەر بڵێم دەمەگە خەریکی کاری هونەری و ئەزێک مەشکی لەم هێ زوو لێ داڕێم و ئەگلێشمان لێتێ ئەرەوە تقریبان وەڵی زیاد لە 10 ساڵە من خەریکی کاری هونەری هیوای سەرکەوتنەوە بۆ خوازم
پەیوەندی بەڕێز خاتو ئەڤین وەرگرم لە زاخۆ خاتو ئەڤینەم کاتەوە باش ئەم کەدا باش خوشکی عزیز دەباش ئینشاءالله تۆی ئازیز خاتو ئەڤینی گۆڵ هەرسەق بێ دەستخۆشتر کارێتات بکەم سپاس خاتو ئەڤین یەکەم جارە دوام جارە خۆشحاڵم بۆ دەم جای گێبیسی دەنگی تۆی ئازیز بووم هەرسەق بێ ئینشاءالله من زۆر پێ خۆشحاڵترم دەست خۆش بکارێتە الحەمدلله زۆر خۆشە ئارامیە یاخوا هەر باش بێت هەرسەق بێ ئینشاءالله مەمنون خێر هاتنە مێهربانی تاجێت کەم دەخوازم سەر کەپچە نەبووان دخوازم سپاس بۆ تۆی ئازیز هەرسەق بێ خوشکەکە عزیزی سپاس خاتو ئەڤین گیان ڕابۆچونە لەسەر بەرنامەی یاری و دیاری هەر ڕخنێک بەڕاستی بەرنامەکە زۆر خۆشە بەڵێکیان ئینشاءالله هەر سەر کەپچی بن کارێ خۆدا سپاس سەرکەوتن بۆ تۆی ئازیز هەرسەق بێ خوشکەکە عزیزی خەریکە فێری بادینی شەوی بله انشاءالله ڕاستی ئەمە سۆرانی دەزانم بەڵام من حەز دەکەم بادینی با قسە بکەم دەتە فێر بی هەرچەند ئێستا لێ تێگەین پێشتر کە قسەتانەکرد بڕواکە زۆربەی قسەکان تێ ناگەشتم بەس ئێستا بە خۆشحاڵیەوە لێتان تێگەم هەرسەق قوربانی تۆ هاکار لە خۆمە قسەمەکرد بەڵێ خاتو ئەڤینی گۆڵ وڵی پرسیارەکەی تۆ یاخو یاریک لایەنمان لەگەڵاکەی بله بلا ولا من تخيارك نتو حوت نوتو حوت بله لقال هاو كاري تو يعني من خون دوخت يعني لنا هاو كاري تانكم باش نو حو بونسم تاكو تايل بله سپاس دوباره دست خوش بکنید تا دمه تباش سپاس بۆ تۆی ئازیز هاولێر با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خاتو هاوژین وەرەگرم لە هاولێرە خاتو هاوژینم کاتەوە باش باشتر بۆ تۆی ئازیز سپاس خاتو هاوژین جان سپاس بەڵێ خاتو هاوژینی خۆشەویست با دێرە ئەوەش هاوڕێی بەردەمی بەرنامەکانە بەڵێ خاتو هاوژین وڵامی پرسیارەکەیتەوە یاخود یاریک ناڵە پرسیارەکە جواب دەدەم بەڵێ گیان پرسیارەکە جواب دەدەمەوە دەبم دووبارەکەی سەرچاو هونەرمەند محەممەدی ماملی لە ساڵی چۆن کۆچی دوای کرۆ ساڵی 1990 یاخود ساڵی 1999 1999 بێ منش وا بۆ نووسم خاتو هاوژینی گۆڵ با خۆشحاڵیەوە ئەچنەوە شاری کەرکووک پەیوەندی دادا گوڵاڵەی ئازیز وەرگرم دادا گوڵاڵە گیانەم کاتەوە باش ئەو کاتەوە کاتێکت باش ئازیزی هەناسەکەم باشی تۆ باشی دڵەکەی من بانت گیان تۆ باش بی منیش باشم یاخوا هەر باش بی دادا گوڵاڵە گیان سپاس بخوا من باش مەگەر تۆ باش بی یاخوا هەر باش بوو لە باشی ببینم هەناسەکەم منش یای باشی بۆ تۆ باشی بەرنامەکە لێکم تاوەکانم ماچەکەم بەخێرات نیمەوانە بە ڕێزەکانەکەم ڕێز و خۆشەویستی تایبەتم بۆها لە بەشی کۆنترۆڵ و پەیوەندی و هەر هەمویان لە بەڕێوەبەرەوە حتا حەدی چوکترین کارمەند دێوێت سپاس بەنای هەمومانە دادا گوڵاڵەی خۆشەویست قوربانم ئەزیزەکەم بە تۆ پرسیارە قوربانە و پرسیارە ئاسانانە چی دادا گوڵاڵ دڵم نایە یەسەدا ئاسانکاریشەکە داخواز کوژنیە ئیشەڵا گەر خوا تەمەن باتۆ ئەم وەرزە تەواو بێت بۆ وەرزێکی تر بەرنامەیەکی قورسترتان وەدانەوە وەڵای زانتی بانە گیان حەزەکەم هەرێکێک و پرسیارێ بێت وەڵای منش ینی بیرۆکەی شتێکی وام داناوە هەر هاوڕێ هەمووی بە دوای یەکەکەوێ منش بیرۆکەی وا شتێکی وا داناوە بە ئەمجا بە بەرنامەیەکی جیاوازترە گەڕم وڵاتان گەر خوا تەمەن بات قوربانم اینجا بڕکەدانە بڕگەی مەتەڵ بێ و بڕگەی وەرزش و ینی بڵێن دەکەس زانیاری گشتی بەس سەرچاو دادا گوڵاڵی هەر کەسێ جەوی لە کامە بوو باواڵ بژێرێ بە سەرچاو ئێمەش هەوڵێرین کە شتێکی داواکان خۆش بێ هەناسەکەم بۆ پرسیارەکە تا 1999 کۆچی دوای کرۆ 1925 لەدایک بووە باشە قوربانە منش وا بۆ نووسم دادا گوڵاڵی ئازیز هەی هەناسەکەم قوربانی بم باز بۆ پەیوەندی تۆی خۆشەویست بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز دایکی کام وەرگرم دایکی کامەوەم کاتەوە باش دایکی کامەوە کاتەوە باش سپاس بۆ تۆی خۆشەویست دایکی کامەوە لە کەرکووکەوە من زیاتر خۆشحاڵترم دایکی کامەوە بەڵێ دایکی کامەوە گیان وەڵامی پرسیارەکەی تۆ یاخو یاریک لایەنمان لەگەڵاکەی وەڵامی پرسیارەکە بێ بەڵێ گیان وەڵاهی نازانم زۆری هاوڕێیان کامیانە تۆ وڵایەتە ناوحەوتەکەیان و تۆ نەوتنەوەکەیان و تۆ وەڵی نەوتن و باشە وڵی مەڵێن کەرکووکی هاوکاریمانەکە من هاوکاری کەس ناکەم ئەو جیاوازێ ناکەم ناڵازی دەست خۆش بێ وڵی نازانم نازانم نۆتنەوە
تو بڵێ 99 بوون ئەڵێ 99 بووە نووسم سەر باتڵی خۆت ڕێسەڵە بە نۆتۆنۆبێ بەنەوەتنەوە بێت خۆشحاڵم کە بەشدار بوون من زیاتر خۆشحاڵترم خوا لەگەڵ باچۆ لای کاک سۆران ماشڵە زەمان زانیا بەرنامەکەمان لە کەرکووکە کرد تۆ بڵێ لەبەر خۆم نەبێ وڵای تر ڕێزمانێ بۆ شاری کەرکووک خۆشەویستی ماڵی هەر ئێمە جیاواز لێنانی شارێ ناکەین کەرکووک بێ سلێمانی بیا شوێنێتر بێن با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک هەڵمەت ڕەمەزان وەرگرم لا کەرکووکەوە کاک هەڵمەت ئەم کاتەوە باش وازگە باسێن زۆر بەدینە سێری هەمووی کەرکووکە وەڵا هەڵمەت گیانم کاتەوە باش ئەم کاتەوە باش خاتوبانە باش تر بۆ تۆی ئازیز هەڵمەت گیان چۆنیت زۆر سپاس تۆ چۆنی دەستخۆشی و بەرنامەتان لێکم هیوای سەرکەوتنتان بۆ خۆش هیوای سەرکەوتن بۆ تۆی ئازیز هەڵمەت گیان خۆشحاڵم ئەم جارەش گوێبیسی دەنگی تۆی ئازیزمەوە زۆر سپاس ڕاستی بەرنامەکە سەرکەوتووە دیارە هەمیشە من چاوەڕێی بەرنامەکەی بەڕێستم بۆ دایمیشە با بڵێن لە کۆمنتەکانە هەر لەگەڵ بە خێراتنی و برا بەڕێزەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم دەکاری و نەری بەڵێ بەنسبەت پرسیارەکە بە 1990 بێ هەڵمەت گیان شتێکەوت بوو بوورە داوان لە کاتە شتێکی پێوتم نەمزانین گەم لە هەرتان نەبوو ئەگە دووبارەکەیتەوە بەڵێ بە نسبەت پرسیارەکە بە 1990 بێ باشە هەڵمەت گیان منە ژوا بۆ نووسم زۆر سپاس دووبارە سێبارە دەستخۆشی لێ دەستخۆش لە تۆش کاک دابانگیان گەردوش قسەکە دووبارەکی تۆ سپاس دەکەم پەیوەندی بەڕێز کاک ئەی بۆرەگرین کاک ئەی بەم کاتەوە باش سڵاو لێبێ خوشکی عزیز سڵاو بۆ هەموو کارمەندە دڵسۆزەکانی ڕادیۆ گەڕیان سڵاو لە نێرمەندە عزیزش خۆشتان باش کاک ئەیوبی عزیز ئەتوانم بڵێم هاوکارێکش بۆ ئێمە خۆشحاڵم ئەمڕۆ گوێبیسی دەنگی تۆی خۆشەویست بوو سپاس دەکەم خوشکی عزیز دەستخۆشیدان لێ دەکەم لە هەموو کارمەندان کاک دابان کاک داستگوت کاک هاوکار هەموو خۆشەویستانە مامۆستازدا سپاس بە ناوی سەر جەمیان کاک ئەیبکەن کاک ئەیبمایەکە دیارون نیە وەڵای من یاریکەم لە دیارنی حەزم لە یاریکە دەکرد داوا ناتوانم یاریەکە پێم خۆش بوو دەستخۆشیتان لێ بکەم سپاس کاک ئەیبکەن بۆ یەک جاری بەشدارم لە گوێبیسی دەنگی تۆی عزیز بوو سپاس بۆ تۆی خۆشەویست کاک ئەیبکەن توی ڕەخنێک لێمان نییە جا من چۆن دەتوانم ڕەخنەم لێەوە هەبێ پێمان خۆشە چۆن دەستخۆشیمان بۆ دی ئەوە پێم خۆشە منۆکۆ خۆم پێم خۆشەوەگە ڕەخنێک شەبێ ڕەخنەشمان لێ بگرن نەوەڵای هەموو شتێک بۆ خۆی جوانە سپاس بۆ تۆی عزیز ژیان ئەوەیە کە دەیبینین وە هەوڵ و مادووبوونەکانێ سپاس بۆ ڕەخن لای من نییە خۆشەویستی خوشکیم وەڵامی پرسیارەکە نایتەوە وەڵامی پرسیارەکە گەر هەڵە نەبم ساڵی 99 بوو مامۆسای عزیز کۆچی دوایە کردەوە کاکە بیان ئێمە ژوا بۆ نووسین تا کۆتایی لە لایفەکە لەگەڵ مامبی سپاس دەکەین بە ئومێدی خوددا بە خزمەتتان خۆشەویست دەستێم لای خۆش بێ دەستی تۆش خۆش بێت ئەگەر پێم بچنی لای گۆران کاکە بەنامەکەم ڕۆ بۆ دوورێشکەنەوە بە خۆشحاڵیەوە ئەچمە شاری کەرکووک پەیوەندی بەڕێز کاک مۆیەت بێت چارەوەردەم بێت چارە گیانم کاتەوە باش سڵاو ڕێزێک پڕ بێ لە جوانی بۆ خاتوبانە و بشکارمەندانی ئەم کاتە و هەموو کاتێکت پڕ بێ لە خۆشی و شادی باشتر بۆ تۆی ئازیز کاک مۆیەت گیان زۆر خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە ئەمڕۆ گوێبیستی دەنگی تۆی ئازیز بوو منی زۆر خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە ئەمڕۆکە لەگەڵ بەڕێستانە بەزارم و هیوای سەرکەوتن کە درێژیتان بۆ خوازم و هیوام سەرکەوتنتان بۆ خوازم هیوای سەرکەوتن بۆ توی ئازیز ئەتوانم بڵێم شاعیرێکی سەرکەوتوی شاری کەرکووک مەمنونم زۆر سپاسانەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم خۆتان سەرکەوتن خۆتان بێژەرێکی سەرکەوتن خاتوبانە من ئێستانی ئاشنان بە بەڕێستان من چەندین ساڵە لەگەڵ هاوڕێی ئامۆزای خوا لێ خۆش بووم کاکە هاشمی مەلاعەلی لەگەڵ ئەوانە کارتان کردووە هیوای سەرکەوتن بۆ ئەخوازم من لە نزیکەوە ئاشنان بە بەڕێستان تۆ بێژەرێکی سەرکەوتوو تۆ کارمەندێکی سەرکەوتوو هیوای سەرکەوتن کە من درێژی زیاترشت بۆ ئەخوازم هیوای سەرکەوتن بۆ تۆی ئازیز کاک مۆیەت بۆ هیوام بتوانم کارێ بکەم جێگەی ڕەزامەندی خەڵک بێت زۆر سپاسانەکەم هیوای سەرکەوتن تەنە درێژتان بۆ ئەخوازم بەڵێ کاک مۆیەتیان لە بەرنامەی یاری و دیاری یاری کڵاوێنمانێ لەگەڵ وڵامی پرسیارەکان جا تۆ وڵامی پرسیارەکەی تۆ یەخود یاری کڵایەنمان لەگەڵ ئاکەی
وڵا خاتوبانە زابا بە ئارەزوی خۆت دێ با من جیاواز لەوانەیەکەوەی کە پرسیارەکانی هەڵستاندووە حەزەکەی با یاری کەڵاوێنەکە بێ باشترە. لەگە کاکسۆران یاری کڵایەن کاکسۆران تو لەگەڵ کڵایەن ناچۆنی؟ وەڵی هەرزوو هەموو ئەوەی کە سەردەمانی خۆی کردومانەی کرد فەرموو کاکسۆران یان شەوان ئەمە شارمەوە بەڵێ جان ئەوم ئاڵتۆنیشە دوایەکە دەست شارمەوە بەڵێ جان کاک موێدیان لە لایفەکە لەگەڵمانی؟ بەڵێ بەڵێ کاک موێد دوای شەریکین باشە؟ وڵا زابرا حەزەکەی من یاریەکەکەم و بابوو زەناتان بێ خۆێمە چاومان لەو دیاریشتە نییە بەڵام ئێمان حەزەکەین بەشدار بین لەگەڵتانە هاوکارتان بین. کاک موێدیان ئێمە خۆشحاڵین کاتێک گوێبیستی ئەو ئازوو خۆشەویستانە بین کە کاتێ لەگەڵمان بەشدارە بێ. کاک موێدیان 5 فوت و 2 گوڵمانەیە ئەمجا تۆ کامی فتۆ کامی گوڵە؟ وڵی من وابزانم سوورەکەیان بافت بێت. سوورەکەیان بافت بێت کاکسۆران ئەوە فێت ئەوەی ئەم ناتریشەوە بافت بێت ئەمە ئەوەی تەکسۆرەکە من تۆزێ جوان دیار نییە لە منەوە بەڵام لایمە تۆزە تاخیرە بێنی لایفەکە تۆزە تاخیرە بێ ئەوەی تەنیشتی سوورەکە فت بێ؟ بەڵێ ئەوەی دەفت ئەوەش دوو فت بەڵێ بەخوا من ئەو سەوزەی لای کاکسۆران براوە ئەویان باگوڵی شتیاگە بەخوازە من حەزم لە سەوزە خۆشم ماڵ خێرەشم سەوزە وەڵا بەداوای لە بنەوە گوڵێکە ڕۆی گوڵێکمەوە بە باشە ئەوەی ئەمسەریشەوە با هەرفت بێت کاکسۆران گەنای ئەو سەوسەشی بۆ فتکە ئەوەی پێش پێشەوە لە برمایکە ناتەوە ئەوەی پێش پێشەوە نا ئەوەی لای کاکسۆران بافت بەردەمی خۆی بەردەمی خۆی ئەمەیان گوڵە بەداوای لێبردنەوە موێت بێت چارە ئەوم نەوت دادژان ئەوەی پێش خۆی وتم بافتی کات وەڵایی تازە ئەو کەشمان کرد تازە کەش بوو وەڵا من قسمەتەکەم سەهار ئەوەشم دانابوو ئەوەی پێشەوە بەڵام زۆر ئاسایە ئەتیاریشە ئەگەر هاوکارانم ئینەکەن کە ناوێکنە توری پشکا گەر هاوکارانم بکەن ڕزان مندیان لەسەر بێت من خۆمان ئەوم نابوو بۆ گوڵەکە بەڵام پێوتمەوەی پێش خۆی فتکات کاک موێدیان تو ناو چۆناو توری پشکا و زۆر خۆشحاڵم جارێکتر گوێبیستی دەنگی تۆی ئازیز بوو. باشە منی زۆر خۆشحاڵم هیوای سەرکەوتن و تەمەندرێژیتان بۆ ئەخوازم هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم هیوادارم هەمووتان سەرکەوتوو بێت. سەرکەوتن بۆ تۆی ئازیز. سپاس بۆ پەیوەندی بەڕێز موێد بێچارە. دوایین پەیوەندیاچنە لای گۆرانێک. بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خاتوو فێنێک وەرەگرم لا سلێمانیەوە. خاتوو فێنەکەم کاتەوە باش؟ قوربانە من فێنی گیان چۆنیت؟ بە قوربان تۆ چۆنی گیانەکەم باشم هاوڕێکی عزیز و خۆشەویست و کەسێکی سەرکەوتوو چاوەتان لە ماچەکەم. چێ بە ساقەی بڵەوە فێنێکی گیان خۆشحاڵم ئەمڕۆ پێویستی دەنگی تۆی ئازیز بووم تۆ نەک هاوڕێت تۆ خوشکی بۆ من. قوربانێ بم تۆ خوشکی گەورەی ئازیزەکەم وەڵی زۆر هەوڵێن بۆ وەرناگیرێ ئەجینە هەمیشە حەزەکەم لەگەڵتانە بم گیانەکەم. قوربانە بم خاتوو فێنێکی ئازیز من زیاتر خۆشحاڵ بووم هیوای سەرکەوتنە بۆ ئەخوازم بۆ هیوایم سەرکەوتوو بووی لە بوارەکەدا. زۆر سپاس دەکەم منیش سەرەتا ڕێز و سڵاوم هەیە بۆ یەکە بەیەکەی کارمەندانی ڕادیۆی گەڕیان. سپاس بەنای سەرجەمیان. چاوی هەر هەمووتان ماچەکەم و بە خێراتنی ئەو میوانە ئازیزانە دەکەم و دەست و چاویان خۆش بێ و هونەرمەندەکەمان هەر دەنگی خۆش بێ و سەرکەوتوو بێ. سپاس خاتوو فێنێک. میزبانە بم بە ساقم وەڵا بۆ سوالەکەش کە کرد دەزانێت گیان محەممەدی مامنێ طبعا دەنجێکە هەر ویست نابێتەوە ئەوە سمبولی هوەر و سمبولی کوردایەتیە من خۆم یەکێکم لەوانەی گوێگرێکی سەرسەختیم لە ساڵی 1990 لە 74 ساڵیە لە شاری مەهاباد کۆچی دوایی کردو گیانەکەم. باشە خاتوو فێنێکی گوڵ منش وا بۆ نووسم دووبارە زۆر خۆشحاڵ بووم گوێبیستی دەنگی تۆی خۆشەویست بووم. وەها من چاوەکانم ئاکەدەم هیوادارم هەمیشە وەکو گوڵ گەشاوە و سەرکەوتن بیت و دووبارە بە خێراتنیان میوانەکان تێکەم و چاوی هەمووتان ماچەکەم. زۆر سپاس بۆ تۆی ئازیز خاتوو فێنێکیان. جا کاکسۆران تۆ ئەمڕۆ شەنسی خۆتە.
ئەوزان بەر پرسیار ناکەی وەڵا جابە بچن لای گۆرانێک لە خزمەتدا بەسەر چاو جا نازانم گۆرانی شاد بێنیا گۆرانی باش شاد بێ ئەو تە ڕازگار بۆم بۆ ئەڵێ چی ئەڵبا گۆرانی شادی شاد بێ ئێمە بە خۆشحاڵی ئەتوان لەگەڵمان بەشدار بن لە سەر ژمارەی موبایل 07071 471 5264 یاخود 07050 728 85 ئەچنە لای گۆرانەکە.
شرم ئەکەی لەو کەسەی کە ئەمری لە پێناوی مەردانە وەرە پێشێ ئازا بەبی بێناوی ئەی باکت نەبێ لەو کەسەی تا ئێستا لەی ترساوی هەروەک شیرین و فەرهاد کە دنیا دەبەناوی فەرهاد بەبێ کەسی مرد شیریش بردەتاوی دەستپەنجەی مامۆستا ئاودێری خۆش بێخوا ئاخری کردی ئەنج ئێمە ڕازگۆمان بەس بۆ دانە بەس چەندمان بۆ بادە هەروەڵا مامە ڕازگۆ ماشەڵا کەفی سازە ئەڵڵم خۆم لە ڕازگۆ فێرمە فێر نابوو وەڵی نەشە دەیاتێ ئێتی کاک سەرا ئەمێ فێرم و فێر نابوو شی بکەم وەڵی بە زۆرە ئەگەر ئێوە تەنسیقتانەوە بێگۆی فێرەکە بەدمای گروپ بکەینە بە خۆشحاڵی ئەگەڕەمە لای پەیوەندەکانی ئێوەی عەزیز و خۆشەویست پەیوەندی بەڕێز باوکی محەممەد وەرگرم لە سلێمانیەوە باوکی محەممەد ئەم کاتەوە باش ئەم کاتەی ئێوەی باش دەستخۆشی بەرنامەکەتان دێکەم سپاس سڵام بۆ مامەجەزایی بۆ دڵ و ئەو میوانە بەڕێزێک زۆر سپاس سپاس بەناوی کاک سۆران و کاک ئاودێر و بەڕێز کاک جەزاشەوە قەڵبانم بەڕێزی نەدەم تەوەرەکەتان لەسەر چی بووم بڕۆ باوکی محەممەدیان وا دیارە ئێمە پرسیارێکمان ئامادە کردووە لەگەڵ یاری کڵاوێن ئەنجا تو وەڵامی پرسیارەکەی تۆ یاخود یاری کڵاوێنمان لەگەڵاکەی پرسیارەکە چی بوو پرسیارەکەمان هونەرمەندی گەورە ئەتوانین بڵێن مامۆستای هونەرمەندان خاڵی خۆش بوو محەممەدی ماملی لە ساڵی چەند کۆچی دوای کردو ساڵی 1990 یاخود ساڵی 1990 چەند لەگەڵ 90 باشە باوکی محەممەد ئێمەش 90 بۆ نووسین سپاس بۆ تۆی ئازیز با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خات و ئایا وەرگرم لە شاری کەتوکۆ خات و ئایام کاتە و باش ئەم کاتێک تۆ باش خات و بانەی گۆڵ دەستخۆشی بەرنامەکە لێکە میمونەتە بێردن سپاس ئایگیان وە ئایش هاوڕێکی بەردامی بەرنامەکانە دەستخۆشتان لێکم ئێوە بەڕێزم خۆشەویستم خۆشحاڵم ڕۆژ پەیوەندی دەکەم کە بەخێراتی میوانەکان شەکەم ئێمە زیاتر خۆشحاڵین گوێبسی دەنگی تۆی خۆشەویست بووین خۆشحاڵم خوشی بەڕێز سپاس ئایگیان کاسانکارەکانم بۆ دووبارە کە تو خاتوبانە بەسەر چاو بۆ دووبارەکەمەوە ساڵی 1990 یاخود ساڵی 1990 بانەوە نۆ بێت دووبارە دەستخۆشی لێکم میمونەتە زۆر خۆشحاڵی خاڵم من زیاتر خۆشحاڵتر بووم گوێبسی دەنگی تۆی ئازیز بووم بڵێ ئازان و خۆشەویستان وا دیارە بەرنامەی یاری و دیاری با سپۆنسەری کوتاڵی نما پێشکەش دەکرێت من سوپاسی کوتاڵی نماکەم کاجلەکانی من سەرجەمیان لای کوتاڵی نمەیە کە سپۆنسەری بەرنامەکان لە ئاستۆی خۆیان گرۆ سپاس بۆ کوتاڵی نمە با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خات و ئیلیا وەرگرم
گەر هەڵە نەبم لە چەمچەماڵ و خات و ئیلیام کاتەوە باش ئەکاتێک باشدار باشتر بۆ تۆی ئازیز ئیلیاگیان چۆنی سپاس خات و ئیلیا بەڵێ ئیلیاگیان گەویستی پرسیارەکە بووی دادەکوارێکەوە بەسەر چاو هونەرمەند محەممەدی ماملی لا ساڵی چۆن کۆچی دوایی کردووە ساڵی 1990 یاخود ساڵی 1999 ئەختیاری دوم باشە چەندیان ئەختیاری دۆ 99 بەدڵی خۆ تۆ چڵێ من جواب بۆ نووسم باشە گیانی من مژنەوە بۆ نووسم سپاس بۆ تۆی ئازیز و خۆشەویست بەڵێ کاک سۆران ئەو گورانیان کە زیاتر ئەیڵێتەوە ئاواز و هەنراوی چێ زیاتر بەکارێنی وەڵی بەعام ئەمەی هونەرمەندان ئەگەر بڵێم نەبێتە قسەیەک زیاتر گۆرانەکانی هیچ هونەرمەندانی پێشوو خۆمان وەمانە هونەرمەندە باشەکان زیاتر هەستەکەم بە هەم دی و ڕۆژەڵات بە تایبەتی گۆرانی بەژانی خەڵکی شاری سنە تو ئاواز و هەنراوش بۆ خۆدانەوە بۆ چەند گۆرانێکی بەڵێ ئاواز و هەنراوی خۆشمەیە لە یەک جاروتومە ئەم لەم بەرنمەیەشە هەیە پێشکەشەکەم بە ڕادوی گەڕیان بە بەرنامە جوانەکەیتەوە سپاس کاک سۆرانگیان بەڕاستی ئێوە بەرنامەکەتان زیاتر جوانتر کردووە سپاس قوربان ڕاستگوش کە لە بەردەمە بێ بەرنامە جوانتر پێشکەشەکەی بەڵێ هاوکارانە باخۆش حاڵی پەیوەندی بەڕێز کاکسڵح ئاسوودە وەرەگرم لە شاری کەرکووکەوە کاکسڵح باش لە کەسم خۆشەویستەوە ڕێز و خۆشەویستیم بۆتانەیە سلااو لە تۆی ئازیز کاکسڵحیان بە خێراتنی میوانە بە ڕێزەکە دەکەم زۆر سپاس کاسڵاج زۆر سپاس دەنگ و باسی کەرکووک وەڵای بینیە لەخوا بدەێتە شەوە باش شڵاگە پێم ساڵت دەگەڕێمەوە ئەو بڵم ساڵیتر ئینشاءالله بەڵێ کاکسڵحیان وەڵای پرسیارەکەتان بەخشتانم لا نییە ناتوانم یاری بکەم لەگەڵتان یاری دیاری بەڵێ پرسیارەکە بۆ بخێنمەوە بەڵێ ئەگەر بکرێ بە چاوان بۆ دەخێنمەوە هونەرمەند محەممەدی ماملی لا ساڵی چەند کۆچی دوای کرد ساڵی 1990 یاخود ساڵی 1999 بەڵێ پێم وا بێنەوە نوێە پێ وا بێت تو چیت پێوا بێت من جواب بۆ نووسم باشە دەستان خۆش بێ دەستی خۆش بێت کاسڵحیان سپاس بۆ پێوەندی تۆی ئازیز هاوکەریان تۆزە دەنگ بەرزۆکە وەستا کێ لە سلێمانیە بە خۆشحاڵی پەیوەندی وەستا خەلیل وەرگرم لە سلێمانیەوە باشی کاک وەستا خەلیل هەلو چۆنی دادەژان باشی سپاس بۆ خوا من باشم تۆ چۆنی بێوەی بێ سپاس دەکەم باشی سپاس بۆ خوا من باشم ئەگەر تۆ باشبی بێوەی بنیاخوا سەلامە بنیاخوا بە خێراتی میوانەکەشم کاک سۆران زۆر سپاس چاوەکەمی سپاس بەڵێ کا خەلیل یەکەم جار لەگەڵمان باشداری من دەمێکە پەیوەندیەکەم چۆ تەکسیم پێ لەم بەرنامەڵێم یەکەم جارە لەم بەرنامەیە بڵێ یەکەم جارە خۆشحاڵم بۆ یەکەم جار گەویستی دەنگی تۆی ئازیز بووم بە داوای لێبوردنەوەی وایم بتوانێت بێتەوە سەر هێڵ وەدارە نەیتوانین لەگەڵمان بەردەوام بێت کاک ئەمیر لادۆکۆ کاک سامی گیانم کاتەوە باش ئەم کاتەوە و کاتێک باش بەڕێزم چۆنی باشی تۆ باشی بەڵامە باشم ئەگەرەوە باش بنێەوە چۆن حوالتان سپاس بۆ خۆ ئێمە باش نەگە تۆ باشبی زۆر سپاس منیش باشم سپاس بۆ خوای گەورە یاخوا هەر باشبی کاک سامی گیان بەڵێ کاک سامی گیان وەڵامی پرسیارەکەیتەوە یاخود یاری کڵایەنمان لەگەڵاکەی بەڵێ پێشی وەڵامی پرسیارەکە بدەمەوە خشتی بەڕێزم زەحمە نەبی دیاریە وەلا 26 یەکەوە بۆ کاک فەیسەل دەچووە هەتا ئێستا وەری نەگرتیا جا ڕسالەشمان بۆ پێیجەکە ڕەوانە کردیە کاک سامی گیان وا دیارە ئەو بە سپۆنسەری هەڵکۆت کۆزمیتیک بۆ دیارەکەی ئێمە وتمان با سەردانی ئەو شوێنە بکەن سەردانی هەڵکەوت کۆزمەتیکەن لە شاری هەولێرە ئێمە بەسەر جەم هاوڕێن ماوت من ئەو کەسی کا سپۆنسەرەکەی کردو لە شاری هەولێرە لە سلێمانی ئەو کەسانی کە لێیان نزیکن ئەتوانن سەردانی شاری هەولێرکەن دیارەکانتان وەرگن نایی ماوەستا خۆیان لە دهۆکن تۆزێت دوور بۆ گوتمان بەڵێ
کاک سامی جواد دیارە ئێمە ئەو سپۆنسەری بەرنامەکەی کردبوو کە لە شاری هەولێر بوو بەرحال گرنگەوە ئێوە دیاری نەگرنگەوە بەزار دەبین عزیز و خۆشەویست بۆ وەڵامی پرسیارەکەش با 99 بێت با 99 بێت باشە منە جواب بۆ نووسم خۆشحاڵم گەویسی دەنگت کاتێکی خۆش بۆ تۆی عزیز ماشەڵڵا بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک ئەحمەد وەرگرم پەیامنێری ڕادیۆی میلی گەڕیان لە شاری هەولێرەوە کاک ئەحمەد گیانم کاتەوە باش والله منش بەداوای لێبوردن لە کاک ئەحمەدی خۆشەویست کاک ئەحمەد بۆ هیوان بێتەوە سەرهێڵ و گێبسی دەنگی تۆی ئازیز بمەوە با خۆشحاڵەیە پەیوەندی بەڕێز خاتوو بێریبان وەرگرم لە دووەکەوە خاتوو بێریبانم کاتەوە باش هەموو کاتێکی جەنابەت باشمەنی باسی گولەکەم باشی ئازیزم زۆر سپاس سەلامەتی زۆر سپاس ڕۆژی جیهانی ئافرەتان لە تۆ لە سەرجەم ئافرەتانی کوردستان و جیهان پیرۆز بێت سەرجەم ئافرەتان پیرۆز بێت سەلامەتی زۆر سپاس قوربانت بم گوڵی منی قوربانە بم زۆر سپاس سەلامەتی سپاس خاتوو بێریبان بڵێ خاتوو بێریبانگیان وەڵامی پرسیارەکە ئەی تۆ یاخود یاری کڵێن نۆ من جواب بەڵێ باشە خۆشحاڵ بم گەویسی دەنگی کاتێکی خۆش زۆر زۆر کاتێکی خۆش بۆ تۆی ئازیز بگەڕم لای کاکسەر وڵای کاکسەر ئەمڕۆ بەخێر بێتە وڵای ئەمڕۆ بەختی بێت کاکسەر ڕێزمە بۆ هەمویان دکەوتی بەختم نوێ زۆنە پێوەندی لایڤ میوزیکیش لایڤ میوزیکە بەشداری کردەوە بەڵێ وڵی ساڵانێکی زۆر لایڤ موزیکمان کردووە بەڵام ئێستا بوونی وەساکەەوە مەجموعە شوێنی تایبەت لایڤ موزیکەکەن و مەجموعە هونەرمەندی تایبەتی خۆشیان کە عەقدیانێ لەگەڵانە بەڵێ بەتمانی جارێکی بستنەوە لایڤ میوزیکەکان بەرە وەڵا بەزیتر زروفەکە تۆزێت نالەبارە لەم کاتەیە بەعام هەموو شتەکان وەستاوە جا کاک سۆران تومائێکە زۆر هیچ کارێکی هونەری نییە وەڵی بەعام هەستەکەم هەموو هونەرمەندەکان وای لێ هاتووە یعنی هەرچێکی شەکەی هەستەکەی زیایە هەستەکەی کاتەکەی ئەوە نییە لەبەر وەزعی خەڵکەکە وەزعی بەعام هەموو ناوشار هەستەکەی کە شێ بکەیت ناگاتە ئەو پەیامە ناگاتە شوێنی خۆی هیچ کارێکی تازەوە نییە بۆم بەهارە نەوەڵە بەزنی کوردی تازەمێ بۆ بەهارە هەر باشە خۆبیانی ڕۆژی یادی ڕۆژی جلی کوردی بەیانی بەڵێ هێشتا تەواونەوەی من بەڵێ با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز باوکی ژیاکۆ وەرگین لە کەرکووکۆ باوکی ژیاکۆ ئەم کاتەوە باش باوکی ژیاکۆ هەلو ئەم کاتەوە ئێوارەتان باش باشتر بۆ تۆی ئازیز باوکی ژیاکۆ بەشیتان دەکەم زۆر سپاس بەخێراتن میوانەکە دەکەم زۆر سپاس باوکی ژیاکۆکان باوکی ژیاکۆ یەکەم جارە خۆشحاڵم باوکی ژیاکۆ تۆ ڕابۆچنن لەسەر بەرنامەی یاری و دیاری والله داوای لە بنیاتە بەس پرسیارەکەتان ئەگەر باشە بەسەرچاو پرسیارەکەمان هونەرمەند محەممەدی ماملی لە ساڵی چەند باچی دوای لە ساڵی 1990 یاخۆ ساڵی 1990 حتى هاليكس فيش أنا قش وانيا بتشن اللي يقول عني كتير بس تشاو تشاو
گەر خۆم هەواڵ نەپرسمێ تۆ ناوپرسی لە دەستدانم ناوترسی لە قیرسیا بە ئاوانێ با هەستەکانی تۆ بۆ من وەکو منداڵی ساوابێ ئەو ڕۆژەی هەواڵی مەرگەم ئەم کوردستانە پڕەکە ئەزانی کێت لە دەستداوە ئەو کاتە دڵت هەستەکە تێدەگەی چۆن چۆڵی دەکەم ئەم پێگە و ژیان شارە وەک ئاوزی زاوری ترت وەک ئازی زاوری تردی بەرگە ناگری بۆ ئەمجار ئاخەی ئای حاڵی من خاسا بە قوربان نامەکانت وا لە کوێ چاوەڕێتم وەک هەمیشە قەولەکانت وا لە کوێ پێکەنینت وەک هەمیشە باخی دڵ ئاواتەکە ئەم بەهارە بۆ نەهاتی لێوەکانت وا لە کوێ ئەم بەهارە بۆ نەهاتی لێوەکانت وا لە کوێ پەنجەکانم وێڵەنەم شەو زوڵفەکانت هالەکوێ سەد سلام کێشا لە بۆ تۆ ئەی هەناسەی ئاخرم ڕۆحی من هێزی نەما دەستەکانت وا لەکوێ ڕۆحی من هێزی نەما دەستەکانت وا لەکوێ هەر چاوەڕێمی کا لە قوربەت دێمەوە من خەریکم دێم ئەسیزم چاوەکانت وا لەکوێ من گلانە کەم لە تۆ هاونشینی وێنەکەم چۆن دڵت دێ لێم نەپرسی شعرەکانت وا لەکوێ چۆن دڵت دێ لێم نەپرسی شعرەکانت چاوت نایشێ چاوت نایشێ ئالیم بەکایفەمە چاوت نایشێ ئالیم بەکایفەمە بە چاو من بێشێ کەس نەژێ حەیفە بە
بچاو من بێشێ کەس نەڵێ حەیفەیە چاوی تۆ چاوی عشق و دڵداری چاوی تۆ چاوی عشق و دڵداری چاوی من چاوکەوە گریان زاری چاوی من چاوکەوە گریان زاری ئەگەر نەبوایە بەلۆمای وەڵا ئەگەر نەبوایە بەلۆمای وەڵا کەپرێکێم ئەباس شەو ڕۆژ لەلەوە کەپرێکێم ئەباس شەو ڕۆژ لەلەوە بەدەستێک وایە دەورم ئەتاری بەدەست خۆم وایە دەورم ئەتاری نەم ئەهێژلاگەوە کەسا پێبکاری نەم ئەهێژلاگەوە کەسا پێبکاری هەی بچاوت نایشێ بچاوت نایشێ ئازیزەکەم بەمە بچاوت نایشێ ئازیزەکەم بەمە باچا من بێشێ کەس نەیشێ حەیفەمە باچاو من بێشێ کەس نەیشێ حەیفەمە چاوی جوانێ بووم بە جەنادێ چاوی جوانێ بووم بە جەنادێ بفەرموو پێیەوە نەدەن عەزابێ بفەرموو پێیەوە نەدەن عەزابێ ئەو چاوە جوانە خودا داویە پێ ئەو چاوە جوانە خودا داویە حسودي نابا خدا داويا بي حسودي نابا خدا داويا بي اي بتشاود نايشي بتشاود نايشي عزيزك يا بامات بتشاود نايشي عزيزك يا بامات بتشاو من بيشي كزنيشي حيفا بتشاو من بيشي كزنيشي حيفا یا خدنگ خوش به دشمنده توش خوش به دشمنده ما مساعدهش خوش به بخیراتنی کاغری بازی خوشیست چکم وداره کاغری باز ولی با کی نبینی کاغری باز کس نبینی بس یک شمان الله يطلع فكرة كاغري باز قليبية عشان نطم تمشي كنترول كم بس قليبية كاغري باز الله بس قليبية باشا هاوكات جان أتمنى بيوندي بيش كوتاي بيوندي بريس خاتو تابان ورقنهم خاتو تابان أم كاتو باش أم كاتو باش بانخان باشي تابان كان باز بوتوش بخيراتني كاكسوراني شكم زور سپاس سازناي كاكسوران شو يعني كم بالله بولاني كثيرة كذا نو حود بيه نو حود بيه
بەڵێ ئیشەڵڵا باشێکیان من جواب بۆ نووسم تابانی گوڵ پەیوەندی کۆتایی ئەمجا کاک ڕێبازم بە تۆ سەرجڵم ناگیرێ بەڕاستی تو برایەکی زۆر ئازیزی لای من وانێ ڕازگۆ بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک لوقمان وەرگرم لە شێخانەوە کۆتا پەیوەندی ئەمڕۆمانە کاک لوقمان ئەم کاتەوە باش ئەم کاتت باشتر و خۆشتر خوشکەوانە چۆنی باشی باشی براکەم زۆر سپاس مەمنون ڕێز و سڵای من بە تەواوی کارمەندانی ڕادیۆ گەڕانی مەلێ سپاس بەناوی سەرجەم کارمەندانەوە زۆر سپاس مەمنون باش بۆ لە کۆتایی گەستمە بنکەڕێ خۆشی بەڕێز بەڵێ بەڵێ بەخێراتنی ئەو میوانە عەزیزە کە میوای سەرکەوتنیە بۆیە خوازم زۆر سپاس بەڕاستی دەنگێکی زۆر زۆر خۆشی هەیە زۆر سپاس مەمنون بەڵێ بەڵێ خوشکەوانە بەڵێ ئینشاڵڵا من ئەڵێم بە 97 بێ تۆ ئەڵێ 97 ماشەڵڵا 97 نییە با 99 بێ خۆیان 97 بە قوربان من جواب بۆ نووسم خۆشحاڵ زۆر سپاس دووبارە کاتێکی خۆش کاتێکی خۆش بۆ تۆی ئازیز و خۆشەویست جەپا بگەڕمە لە کاکسوەرە کەتایی بەفەوێندەکانێنە نەمون خۆت و بەختی خۆت بەختم باشە عنی وڵای لەگە خۆمن سێری کەم کە ئەمڕۆ بەختەکە وانە وانە وڵای تر بەخم ئینشاڵڵا بەختمان باش بێ ئینشاڵڵا بەختە باشە بێ زەکارسم خۆم بێبەخت و میوانەکەشم بێبەخت بێت چۆن دەبێت نابێشتیوانەوە قەتە بێشتیوە ناشکر من بەختم باشە ئینشاڵڵا بەختە باشە بێت نەکی من نە بەش و نەخراپە ئەوەی تۆش ئینشاڵڵا باشە بێ باڵانسەکەی بەرزەبێتەوە تۆ بڵێ بەڵێ کاکسۆران تۆ وەکو هونەرمەندیە پێت خۆشە لەگەڵ هونەرمەندەدا هەشتی گۆرانی بڵێ نەوەڵا قەت هەبووە لەگەڵ هونەرمەندێکە پێت خۆش نەو بێ گۆرانی لەگەڵ بڵێ ناشتیوانە بۆ نەوەڵا ئەنێ خۆت شتیوان بەرنەکەوتۆ شتیوان بەرنەکەوتەوە چونکە هەچ کەسێ مرتاح نەبوو لەگەڵی بەدڵنیایەوە نە ئەو گۆرانی ئەڵێ لەگەم نە منیش ئامادەم گۆرانی لەگەڵا بڵێ ئایا سۆران دەلال بە هەموو کەسەکەوترە هونەرمەند نەخێر هەر کەسێکە مای گرت دەست پێوتە هونەرمەند نەوەڵا جایەسە بە تایبەتی لەم کاتەوە هونەری میلی هەوە کۆرانی وتن بەعام شێواوە خۆت ڕۆژانە و ئەیبینیت کە لەگەڵ ڕێزم بۆ باشەکان لەگەڵ ڕێزم بۆ ئێمە هونەرمەندی باشمانەیە زۆر ئەنی وەکو مناڵ بازارێکی لات و هەر کەسێک هەڵاستێ دوو کۆپ لە بەخۆڵی هونەرمەند لە مناڵ بازار دەرچوە حرمەتم بۆ بە شێت بازار بەخوا بەزیدێ ئەجا ئێمە شتێکمانێ ئێمە تا ئێستا هونەرمەند و گۆرانی بێژمان لێک جیا نەکردەوە بە هەموو کەسێک ئەڵێن هونەرمەند ئایا بە هەموو کەسێکەوترێ هونەرمەند نەوەڵا هونەرمەند دەبێ بەهرەیەکی زۆر تایبەتی دابێ وەکو من ڕاستە من لە هیچ بارێکی هونەریم نەخوێندەوە هیچ بارێکی هونەریم تێنیە وەکو خۆم بەس گوێم لێ بۆ ئەڵێ ئایا بە هەموو کەسی ناتوانین بڵێ هونەرمەند ڕاستە یا بە هەموو کەسی ناتوانین بڵێ گۆرانی بێژ ئایا گۆرانی بێژ بە کەسێکەوترێ کە بەنددانرێ ڕاستە بەندبێژەیە بەڵێ بەندبێژی زۆر باشمانەیە و هونەرمەندی زۆر باشیشمانەیە بەندبێژەکانەوە بە پەنجەی دەست دیارن هەمیان ناسراون و مەشهورن گۆرانی بێژەکانیشمانەیە هونەرمەندەکانمانەیە هەم لە ڕیتمی سەریع و ڕیتمی خاوە گۆرانی زۆر باشە چڕن بەڕاستی هونەرمەندی زۆر باشمانەیە ئەوەشی کە ئەم ڕوای لە هاتووە خراپەکە زاڵ بۆ بەسەر چاکەکەیە هۆکاری ئەم پیج و ئەم سۆسیال میدیایەکە بەڵاویانەکاتەوە کەیان خاتە بەرچاو بەجێی خەڵک ئێمە زۆر جابین کە کەسەکە هیچی تێنیە لەگەڵ ڕێزم بە دوو قسەی نەشیا و بە دوو قسەی ناشرین کە مایکێکی گرت دەستی من لەگەڵ ڕێزم بۆ هەموو هونەرمەندیە چکای من مەبەسمی شتێک نییە بەس کە تو کاتێکی وەبیستی هونەرمەندێکە بێ حەزێکی کە جۆر لە گۆرانەکەی بین نەک قسێکی نەشیا و یاشتێکی نەشیا و لە گۆرانەکەی بەکارێنێ یعنی لە ڕوو نایە بەڕاستی گوێبیستی گۆرانەکەی بین تەشید وایە وڵی ئێستا من ئەسڵەن مەجموعە شدیە دەبەرژەم کاتی وایە هەر خۆم بەتەنیا تااقت نێژێ لێ بگرم نەیدنە لە سیارەیانە لە مەزجیسانە لە بەرنمەیە ئیتر ئەوەش خۆی ئەوەیە کێشەکەوەیە کە قانونێکمانە کە فلتەرێکمان نییە ئەم گۆرانیانە پیاە بڕات بۆی وایە ئەنی شتێ بکرێ با هەموو هونەرمەندانی پێ هین نەبێت ینی بەڕاستی من یەکێ وەکو تۆ چەند هونەرمەندێکی تر کە دەنگتانێ تو وەکو مەقامەوە وەکو گۆرانی خاوەک و گۆرانی سەریع لە هەر توورتمەکە توانیت شتێ بکەیت بۆچی یعنی تا ئێستا هیچ شتێکی واباینت بۆ نەکرا وەکو کلیپێ بێ یا وەکو شتێ بێ وڵای ئەمڕۆ لە
ئەو کەسێک کە هونەرمەندە ئەوەی کە لە وارەکەی خۆی باشەسانێ خۆی ڕاستە من خۆم کەم تەرخەمم ئەوە لە پێشەمێتی با باسی بکەم دووەمیش ئەم ڕۆای لە هاتوویە ئەبێ کەسێکی زۆر باش پشتە بگرێ یا پێیجێکی زۆر بەقوت پشتە بگرێ ئەمجا بتوانانی بناسرێ بە خەڵک لەبەرەی من خۆ کاری کەشم کردو کاری زۆر باشمەیە لە یوتیوب و لە فەیسبوک و شتی خۆما کاری زۆر باشمەیە بەڵام کەسێک نەبوو یعنی ئەمڕۆ ئەبێ بچی هانابەری بۆ فڵان کەس و بۆ پەیج و بۆ ئەمە منیش تااقەتیەوەم نییە مۆزوع تەمەڵینە مۆزوع ئەوەیە کە ناتوانم یعنی من لە دەرگای خەڵک بم بڵێم گۆرانەکانی من بڵاوکەرەوە یا ئەبێ خەڵک خۆی ڕایکێشێت خۆی بڵاوی کاتەوە هەستەکەم کە من ئەوەم کرد بم پەیج بۆ پەیج بڵێمەوانە بڕاکەم سەرکەوتو نابوو تو خۆت کەسێکی سەرکەوتی بەڕاستی ئەدایەکی جوان ئەنی کە کاتێک گوێبیسی دەنگ دەبی بەڕاستی دڵخۆشە بی من کە پێشەوە پێ بڵێم چەندێک بوو پێم خۆش و کە بەرنامە لەگەڵ بەڕێستان بکەم بەڕاستی من پێی گەورە بووم کە بەڕێستان ئەو میواندارێتان قبول کرد سپاس دەکەم ئێوە خۆتان بەڕێزن خۆتان گەورن سپاس کاک سۆرانجان چیت هەیە بۆ بەرنامەی یاری و دیاری ئەنجا ببێت هەر شتێک تێ لێمان واللهی بەس ڕێز و خۆشەویستیم هەیە هیچ ڕخنەیەکم نییە بە هیوای سەرکەوتن و سەرکەوتنی زۆر باشتر بەرنامەکەدان زۆر جوانە زۆر بەرنامێکی ڕێکپێکە سپاسی و بینێرە خۆشەویستانە ئەکەم کە پەیوەندیان کە دۆ ڕێزمەیە بۆ هەمویان دەست و چاوی تۆش خۆش بێ بەڕاستی بێژەرێکی بەتوانایت ڕێزمێ بۆ ڕادیۆی میلی گەڕیان سەرجەم کاربەندەکانی بەتایبەت تۆی خۆشەویست و هەروەها کاگە ئەودێری خۆشەویست ئەمڕۆ زۆر ئازیێتمانە من سپاسی ئەودێری عزیزەکەم سپاسی تۆکەم کاک سۆران ڕاستگۆ یا ماشڵە ئەوە دوودانا ئەنجە مایگەکەش ئەنجە ناتوانم میگەم دێبا لە ستودیۆ چی لە کامی دەدەچی بڵێ ئازان و خۆشەویستان ئەمە ناوی پەیوەندەکانە کاک سۆرانجان وا دەرێ ئەمە بۆ ئەمڕۆ کە پرسیارێکمان ئامادەکرد بوو هونەرمەندی خواڵێ خۆش بوو محەممەدی ماملی لە چی ساڵێک کۆچی دوای کرد بوو وەڵامە ڕاستەکە ساڵی 1990 من هیچم نەماوە جگە لە خۆشەویستی بۆی ئاجلی خۆشەویست کاک سۆران ناوێکشمان بۆ دێت ناوێک هەڵبژێرم هەر کەس خۆی بەختی خۆی وەڵی تر ئاوا یەکەم جار دەسم ماوەتی ئەوە هەڵبژێرم جانم خۆم بیکەم ئەوانە بەڵێجان ئەوانی کە لێمان عاجز نەبن بزانین گوڵاڵەخان لە کەرکک پیرۆزبایی لە خات و گوڵاڵی ئازیزەکەین لە شاری کەرکک وا دیارە ئەو بوو بە خاوەنی خەڵات دادە گوڵاڵیگیان یاخوا پیرۆز بێ دوا بە دوای بەرنامەکە ئەزانم کاکدابان دوا بە دوای بەرنامەکە ئەتوانین نامەیە بۆ پێشی ڕادیۆی میلی گەڕیان بنێرین بۆ وەرگرتنی دیارێکە من دووبارە هیچ بنەماوە جگە لە دەستخۆشی بۆی ئازیز و خۆشەویست دووبارە سپاسی کاک سۆرانی ئازیز و کاک ئاودێرەکەم بەڕاستی گەورەتان کردم ئەمڕۆ سپاسی هاوکاران مەکەم ڕازگۆی ئازیز گرفێکدانی ڕازگەیان کاک دابانی خۆشەویست و هاوکاری خۆشەویست کە ئەمڕۆ لەگەڵم ماندوو بوون سپاسیانەکەم سپاس بۆ کوتاڵینما کا سپۆنسەری جلەکانی من دووبارە لای کوتاڵینمەیە بە هیوای سەرکەوتن بۆ کوتاڵینما توی خانیم گەرەک پێت خۆشە سەردانی کوتاڵینمەکەی بۆ جلی کوردی وا دەر لە بەهار جوانێز بووینەوە و گەیاندنیان هەیە بۆ هەموو شار و شارچکەکان جا بەنای ئێمەشەوە بڕۆن داشکاندان بۆکەن تا بەرنامێکی درو بە گۆرانی کاک سۆرانینە کۆتایی تا هەفتێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ
یارە خوێن شیرینەکەم دەمێکە تا مەزرۆتم ساڵانێکە عاشقی نیگای چاو و ئەبرۆتم چۆن زوو لە بیر چوومەوە خۆ من یارەکەی خۆتم من ئەو کەسم کە ئەدون بەبێ تۆ دیر کۆتم چۆن لە جاتی دەستی من دەستی کەسێک درەگری چۆن خودای من ناتگرێ چۆن لە شەرما نامری چۆن ئەتوانی لە ئاستە سەرت بەرزکەیتەوە کە وەفات بۆ من نەبوو بۆ کەس خێر نادەیتەوە چونکە